بە سەرپەرشتی ڕەوەندی کوردی لە شاری دۆسڵدۆرفی ئەڵمانیا کۆڕێکی شعری بە ئامادەبوونی ژمارەیەک نووسەر و ڕەوەندی کوردی بەڕێوەچوو. لە کۆڕەکەدا خات و کوبار هاوار بەشێک لە شعرەکانی بۆ ئامادەبان خوێندەوە و سێ دیوانە شاریشی بڵاو کردەوە. بۆ قسەکردن لەسەر کۆڕەکە و بەرهەمەکانی خات و کوبار بە سوپاسەوە لە شاری دۆسڵدۆرف خات و کوبار هاوارمان لەگەڵایە. خات و کوبار سڵاو لێبێ، ئێمە خۆشحاڵین کاتی خۆت بە ئێمە بەخشیوە و دیدارێکی کورتخایانە لەگەڵا ئەنجام بدەین. با سەرەتا لەوە دەست پێ بکەم، کۆڕەکە تەنها بۆ خستنە ڕووی دیوانە شعریەکانی تۆ بوو یاخود چالاکی تری ئەدەبی بەڕێوە چووە؟ دەم باش بوودا بوو تەتا بینەرندا ڕاستی بەری چەند ڕۆژان 21 مانگا شەش چالاکیەکە وێژەیی لە باژارێ دسەلدۆفی ئەڵمانیا هەبوو. ئەو نرخاندنا هەرسێ بەرهەمێن من زمانی کوردی زراڤیا کورمانجی تیپین لاتینی. بەڵێ، خات و کوبار ئاستی بەشداریکردنی ڕەوەندی کوردی لە کۆڕەکەدا چۆن بوو ئەگەر بۆمان باس بکەی بە کورتی؟ راستی کردین دیاسپورا چالاکیه خو خورتن جبو ویژه پیشکتنا ویژه و زمانی کردی بشدار بون گلکی باش بو چالاکی گلکی سرکفتی در باس بو حیا استکی خورت بو. بله، کاتا خات و کوبار ئەپرسم تا چەند گرنگە ئەم جۆرە کۆڕانە لە دیاسپۆرا بەردەوام بن بە مەبەستی ناساندنی شووناس و کولتوری کوردی بە شێوەیەکی گشتی؟ ئەv derfeteke ji bo me Kurda bi rastî ku em dev ji zimanê xwe bernedin û pêş ve biçin divê ku em li ser ziman bixebitin çendî em kanibin ne tenê di warê wêjeyî de di çi beşî de bê ku em xwedî li zimanê xwe çand û folklora xwe derkevin em xwedî ji bo li xwe derkevin ji bo pêşerojê zarokên me. بەڵێ، خات و کوبار من بە پێ و دیمەنانەی کە ئێستا لەسەر شاشەی کورسان نیوز بڵاوە بێتەوە جگە لە چالاکی ئەدەبیەکان چالاکی میوزیک و هونەرەکانی تریش دیارە بەڕێوە چووە ئەگەر بۆمان باس بکەیت هەر لەو کۆڕەیە. بەڵێ بله خو نفساندنا مش هلبستی رو زاروکتی دادو لی زمانی کردی یکم جار سال 2013 دست بگیر هن هلبستی من هنه بون استران کردی و ها ام بردوام. بەڵێ، خات و کوبار ئەم کۆڕەی کە کراوە وەکو نەریتێکە کە ساڵانە لە دۆسڵدۆرف یاخود لە ئەڵمانیا ئەکرێت پێشتری چالاکی لەو جۆرە هەبووە چ کلتوری بێ چ ئەدەبی بێ بە شێوەیەکی گشتی؟ راستی چالاکی گەلێکن بۆ کوردی دیاسپۆرا خۆشە و کورد لە هەف بجبن تشتێ هەری باش پشتی چالاکی کو tu dikane bê têkilî navbera Kurda de hebe ev tiştê herî baş e wekî tiştê bala min kişandiye ew têkiliya xurt di navbera Kurda da ta li Kurdên diaspora jî kêm e ne di asteke bilind daye. بەڵێ، خات و کوبار بەنیازیت کۆڕی ناساندنی تر بۆ دیوانە شعریەکانت لە وڵاتانی تری ئەوروپا یان لە کوردستان ئەنجام بیت؟ خا من کوردستانی de dinivîsand nû wexta dema ez di Efrînê de lê wê demê de me tiştek çap nekir piştî ez derketim dervayê welat min çap kirin û hêdî wiha ez berdewam. بەڵێ، خات و کوبار من دوا پرسیارە لێ یەکەم شعرەکانی بەڕێستان سەر بە چ قوتابخانەیەکی ئەدەبی کوردی یاخود بڵێن چیان ئەوانەی بۆ تۆ بوونەتە ئیلهام بەخش؟ جخوا سەدەما نفساندنê hesteke hezkiriyeke wêjeyî hezkirina ziman e di hundir helbestê de her cûreyek helbestê heye berê her tiştî helbest wijdanî ye piştî wijdanî jî derbasî divê di hestê xwe ji bo welatê ji bo penaberî her hesteke heye her hestek tu dikanê bidê xuyakirin birêya nifsandinê. بەڵێ، خات و کوبار لە شاری دۆسڵدۆرف لە ئەڵمانیا سوپاس ڕاستەخۆ لەگەڵمان بوون خەرمان بەرەکەت سەرکەوتوو بوونەوە کەمیشە.